سڵاوتان لێبێ بەڕێزان لە بەرنامەی جارەی هەفتانەوە لەگەڵتانین کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێشمان هەیە تا کۆتایی لەگەڵمان. یاریزانێکی ڕەگبی کورد لە وڵاتی بەریتانیا دەگەڕێتەوە بۆ کوردستان و یاری ڕەگبی دێنێتە هەولێر. نابینایەک چەندین ئامێری کاراسانی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دروست دەکات. گەنجێک وێنەی کەسایەتیەکانی ئاینی یارسان دەکێشێت. یاریزانێکی ڕەگبی کورد لە وڵاتی بەریتانیاوە دەگەڕێتەوە بۆ کوردستان و لەبەر خۆشەویستی بۆ یاریە لە شاری هەولێر هەفتانە چەند کوڕ و کچێکی گەنج کۆ دەکاتەوە و مەشق و ڕاهێنانیان بەو یاریە پێدەکات. ئامانجی هیوا لە هێنانی ئەو یاریە بۆ کوردستان ئاشناکردنی کوردە بە کولتوری وڵاتانی دیکە و هەروەها پەرەپێدانی ئەو یاریە لە کوردستاندا. لە بریتانیا فێری یاری ڕەگبی بووم تقریبا ساڵی 2006-2007 لەو کاتەوە لە زانکۆلۆ یاری ڕەگبیم کردووە. ئامانجەکە ناسینی وەرزشێکی تازەیە بە کوردستان بۆی هەم گەنج هەم هەرێمەکە بە وەرزشێکی تازە بناسێنین. ڕەگبیش وەرزشێکی خۆشە، کۆمەلگایەکی تایبەتی خۆی هەیە، ئەتوانێت گەنج لە ڕووی فتنەس و لیاقەوە لە ڕووی فێبنی یاریکی تازەوە ئیسفادەی لێ بکات و پەیوەندیەکیش لەگەڵ دنیای ڕەگبیە، لەگەڵ دنیای کوردستان تەنە پەیوەندیەک دروستکە لە ڕێی ڕەگبیەوە کە بە شێوەیەکی خۆی بە شێوەیەکی جیاواز دەتوانێت دەوڵەمەندتر بکات و پەیوەندیانەی کە کوردستان هەیەی لەگەڵ دەرەوەی وڵات. ئامانجەوەیە کە یاری ڕەگبی وەرزشی ڕەگبی بڵێن بە فەرمی لە کوردستان بناسێتەوە وەکو وەرزشێکی وەکو وەرزشەکانی کە وەکو فوتبال وەکو یاریەکانی کە وەرزشەکانی کە و بتوانین لە کوردستان لە هەرێمی کوردستان لە هەولێر لە دهۆک لە سلێمانی یاریگای ڕەگبی هەبێت بۆی لە ئاستی هەرێمی بتوانین لە بینی خۆمانە یاری بکەین و هەروە بتوانین لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاستی نێودەوڵەتی شابەشداری خولی یاری ڕەگبی بکەین و وەرزشەکە گەشت پێ بدەین لە کوردستان. بەڵام ئێستا تقریبا گەشتنێتە قۆناغێک کە پێویستمان بە هاوکاری حکوومەت هەیە بۆی بتوانین لە ڕەگبی ئاسیا کە بەشێکە لە ڕەگبی نێودەوڵەتی بتوانین ڕاهێنانی ڕەگبی بۆ ڕاهێنانی دادوەری بۆ ڕاهێنانی ڕاهێنەر بۆەوەی بتوانن کە گەنجی کوردستان لە زانکۆکان بێت یا هەشتێنی کە بێت فێری وەرزشی ڕەگبی بکات. وەرزشێکی تازەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی ئومیدوارم لەبەرەوەی تازەیە بتوانین تا ئاستێک دەرکەوین لە وەرزشی ڕەگبی. شتێکە لە کوردستان تازەیە، لە عێراق تازەیە، بۆیە مەجالی ئەوەی تایە کە بتوانین ناوی کوردستان لە ڕێگەی ڕەگبی و لە ڕێگەی وەرزشێکەوە بینە پێشەوە. بەدەنیش بەڵێ بەدەنی جسمی خۆت بەدەنی خۆت لەگەڵی ڕادێنی وەرزشێک و کۆمەڵشەکانی کە هەموو گەنجێک دەتوانێت بەڵێ بۆ هەموو گەنجێک یعنی بۆ نەڵێکە بڵێ زۆر ماسوولکەم نییە یا زۆر باڵانیە یا زۆر بە گۆشتم نییە، زۆر ئاساییە، ڕاهێنانە، فێربوونە، هەولێک بدا. دوو جۆر ڕەگبیشمان هەیە. ڕەگبیمان هەیە کۆنتاکتە، ئەگەر حەزی لەوە نەبوو ڕەگبێکی کە هەیە پێوترێت تەش ڕەگبی کە زۆر ئاسانترە، ینی زیاتر بۆ توانای جستەی و لیاقەیە، یارێکی زۆر خۆشە بۆ خۆشی، ینی ئەوەشەیە، ینی داواکەنەوەی کە حەزی لێ و نزیکە ئەتوانێت بێت تاقی بکاتەوە، بزانێت کە حەزی لێ بێتیانە. جیمێکی ئاودۆریشمان هەیە، ئەتوان استفادەش لەوە بکەن، تەمرین بکەن، تەمرینی ئاسان بکەن، لەش جوانی بکەن و هەفتانش لێرە ڕاهێنانەکەین بە گەنج بەبێ مقابل. My name is Greta. I'm a Canadian and I've been living in من ناوم گرادایە و خەڵکی کەنەدام. نزیکەی ساڵێکە لە شاری هەولێرم. مانگێک دەبێت دەستم بە یاری ڕەگبی کردووە. لە ڕاستیدا لە ڕێگەی هاوڕەیەکمەوە هاتم بۆ یاری ڕەگبی. سەرەتا زۆر بە جددیم وەرنەگرت بوو، بەڵام کاتێک تێکەڵاوی یاریەکە بووم زۆر لەلام خۆش و سەرنجڕاکێش بوو، چونکە وام دەزانی یاری ڕەگبی یاریەکی تونند و تیژە و پڕە لە تووڕەیی بەڵام وانە بوو. لە یانەی کوردستان ڕەگبی یاریزانی کوڕکچی باشی لێیەوە زۆر بە گیانێکی وەرزشی و هاوڕێیەتی یاری دەکەن.
و ئەوەی جێگەی دڵخۆشیە یاریزانەکان لە وڵاتی جیاوازەوە هاتوون. من دەمەوێت لێرە لە یاری ڕەگبی بەردەوام بم چونکە زۆر خۆشی وەردەگرم لەو یاریە. هیواخوازم بتوانم پەرە بە خۆم بدەم و زیاتر بەرەو پێشەوە بچم. من لێرەوە بانگێشتی هەموو کچێکی کورد دەکەم. ئەوەی حەزی بە وەرزشە بێت یاری ڕەگبی بکات و تاقی بکاتەوە. لەگەڵ ئێمە زۆر کاتێکی خۆش بەسەر دەبن. لەگەڵ ئەوەش وەرزشێکی باشە بۆ جەستەی ئێمە. و لێرەوە دەتوانین خەڵک بناسین کە لە وڵاتی جیاوازەوە هاتوون. And get to play with people from all around the world, all different levels, men, women together. It's a really, really good time. سەروەر عەزیز لەگەڵەوەی کاخۆی خاوەن پێداویستی تایبەتە بەڵام توانیوێتی چەندین ئامێر داهێنانی تێدا بکات و دروستی بکات لە بواری ئاسانکاریکردن بۆ ژیانی خاوەن پێداویستی تایبەتەکان. یەکێک لە سەرنجڕاکێشترین کارەکانیشی دروستکردنی کاتژمێرێکی تایبەت بە نابینایانە. شەممە لەی گەرمی 26 لەی سیلیزیە. ناوم سەروەر عیزەتە، هەر لە تەمەنی 5 ساڵیەوە خەریکی دروستکردنی ئەو شتانە بووم کە زەرورە بۆ ژیانی ئینسانێک کە بۆ ئاسانکاری بەکار بێنرێ و یەکێک لەو شتانەی کە لە ئێستا دروستم کردووە کاتژمێری زیرەکە بۆ نابینایان کە بە زمانی کوردی کارەکات و چەندین زانیاری گرنگیان پێ ئەڵێ کە بۆ کار ئاسانیکردنی ژیانیان زۆر زەرورە. من ئەتوانم ئەگەر ئەم سەعاتانە داواکاری لەسەر بێ هەتا عادەدی سەروی 500 دانەش دروست کەم وەکو دروستکردن و وەکو مواسەفات ئەمە تایبەتمەندیانەی کە لەم کاتژمێرەیە هەیە زانیاریەکان ئێمانن: کاتژمێر، ڕێکەوتی کوردی، ڕێکەوتی زاینی، ناوی ڕۆژە جیهانیەکان. بۆ نمونە ئەو ڕۆژەی کە توتیاییت ئەگەر ڕۆژی جیهانی تۆمار کرابێ ئەوە پێت ئەڵێت و گەرمی پێویتە بۆ من ئەم شوێنی کە ئێستا منی تیا مەتوانێت پێم بڵێ گەرمی ئەم ژوورە چەندێکە و ناوی ڕۆژەکانی هەفتەی تایە و ئەگەر لە چلەی زستانیا خود هاوی نابیت پێتەڵێ چەند ڕۆژ لە چلە تێپەڕیوە و لە هەمان کات شاتوانی چاودێری ڕێژەی پاترێکی بکەی بزانی دابەزیوە یان نا و ئەشتوانی وەکو ئاگدارکەرەوە یاخود ئەلەرم بەکاری بێنی بۆی کە هەر کاتی ویستی ئاگدارە بکاتەوە و پاترێکەشی توانایەکی ئاسبەرزی هەیە کە ئەگەر بە شێوێکی تەندروست بەکار بێنرێ 6 مانگ بۆ ساڵێک توانای هەیە کار بکات. 35 36 37 38 39 40 41 42 43 46 47 48 47 سەرەتای دروستکردنی ئەم کاتژمێرە ئەگەڕێتەوە بۆ تقریبان ساڵێک لەمەوە پێش کە داوایان لێکردم دروستی بکەم. ئیترەوە بوو منیش فکرەکانم سەرتا کۆ کردوتم زانی ئەمانەیە چی لەم کاتژمێرەیە هەبێ. ئەو شتانی کە زەرور بوو کە لە کاتژمێرێکە هەبێ من هەمووی کۆ کردەوە. دواتر دەستم کرد بە دیزاینکردنی PCB کاتژمێرەکە. PCB ئەو بەشەیە کە هەموو پارچەکانی باڵین پارچی ئەلکترۆنیەکەی کاتژمێرەکە کۆکاتەوە لەسەر خۆی. دوای ئەوانە دەستم کرد بە دیزاینکردنی کەڤەری ئەو کاتژمێرە. ئەو کاتژمێری کە لە بەردەسا کە بتوانی کەڤەرێکی مەزبوط و ڕێکوپەیەکی هەبێت کە بتوانرێت بە ئاسانی بەکار بهێنرێ. بۆیە دیزاینەکەیم لە ڕێی کۆمپیوتەرەوە کردووە، لە ڕێگەی 3D پرنتەرەوە دەستم کرد بە پرنتکردنی ئەو کەڤەرانەی کە دیزاینم کرده بوو لە کۆمپیوتەرەکەیە.
ولا هريك تسخار بيتوزوج هاوڵاتیەک لە شاری دهۆ کارەزووی کۆکردنەوەی کەلوپەلی ڕەسەنی کوردەواری هەیە و هەستاوە بە کۆکردنەوەی سەرجەم ئەو کەلوپەلە ڕەسەنە کوردەواریانە کە پێشووتر لەلایەن باو باپیرانیەوە بەکار هاتوون. کارەکانی ئەو بۆ تا جێگەی سەرنجی و کەسانی ناوچەکە و هەروەها و گەشتیارانەی کە لە دەرەوە سەردانی و شوێنە دەکەن. از شوکت درگیجنیکی من از خوجه دهوکم تکاون بازل دهوکی وش بچیکای خو محزاوی شولی هبویا هرج بچیکای محس هبویا ما افتشتا کمت کردن تشته بابو با پیرا فلکلوری من خود جامعت کردن فترة قدرش من حسب يعني بس جمع كان بكرم دون مامول بس ولهاد قوات مال دركت اس مجبور بيم عربي هزر كر اس اويك مزخانه بس كرينو فروتن دكانك افل جلوري اول تقريبا 15 سال جاز بشوري على اكثر كافنن نيو كافنن بس كيفن ام نشن تحديد كن يون هيك التاريخ اكثر بت يون جهه كي خاص مال مثلا نحاسياتي بالضبط نحاسيات قلقي كيفن بس تشتهري كيفن او جوت الشير ومطالت هنا او كلاف اوت كيفن قال دعمك هوا يا هاري كاريا ماجر با ما حسني نبي تشتي بفروشم خوزيا جهه شولاجو خل ماجر با خدان افتشت ما مزخانه چگر با ما حوان با ما نفرود بانا دا قازام همي اوه يعني بداخة وما جلت اشتهي من نبت بفروشم از هنده قطعات دکان خوبت بینم المزاخانه ترکا من ندیدینه بو چند بفروشن ابرو که از خازم جایی دستیشان کن ولو نشم بکرن امانه دفع حکمته بس ندتش نیت افرود شینا از بفروشم بچتا باجی رای دولت اگادی ام شینی بچ پاره بچ سعی کنه بلال دفع ما بت خلقك پاره سعی کنه گەنجێکی دانیشتی شاری هەڵەبجە خولیای کێشانەوەی وێنەی کەسایەتیە ئاینیەکانی یارسانی هەیە. ئامانجی ئەو گەنجە لە کێشانی وێنەکانی ئەوەیە کە بتوانێت ئەو کەسایەتیانە لە بیر و هزرینەوەکانی ئێستا و داهاتوودا بپارێزێت. من لە سەرەتاوە لە مناڵیەوە ینی دەستم کردەوە کاری هونەری توان بڵێم هەر لە پۆلی یەکی بنەڕەتیۆ من حەزم لە هونەر بوو سەرەتا لە مناڵپارێزی کورسان لەوێ ئەنی دەستم کرد بە کاری هونەری وە زۆربەی ئیشەکانیشم باس لە کەسایەتیەکانەکەن ئەو کەسایەتیانەی کە لە منتیقەی خۆمە هەن ینی چەند دەموچاوێکی جوان کە لەوانە دەموچاوانە نەمێنێن ماوەیەکی تر وی حەزم کردووە ئێنا بکێشم. دەموچاویان ینی هەستەکەی دەموچاوێکی هونەریە ینی زۆر جوانە بۆ ئیشی هونەری زیاتر هۆکارەکەی بە هەمووار. ینی ئامانجم ئەوەیە کە ئەو دەموچاوانە پیشان بدەم و دووبارە بێت و ئێستا هەستەکەی ئەو دەموچاوانە نەماون ینی ئەو شکڵە هەموو شکڵەکان گۆڕاون بۆیە منیش بە دوای شکڵێکی هونەری ئاگەڕێم زیاتر کە ینی لەوانە خۆمە دۆزمەوە زیاتر ینی تواناکانمە دۆزمەوە لەو جۆرە دەموچاوانە.
ئیشی ئەنی ڕاستم بەگرت جاری بە مامۆسا ئەنی پرسیەوە حەزەکەن من بەچی منە وتم حەزەکەم مامۆسای هونەر هەموو تەلابەکانێکی و دکتۆرێکی مهندس من وتم بەگەر چم بە 12 ئامادەش لێ هەر ئەچم بە بەشی هونەر چووکە حەزێکی مناڵیم بوو ئیتر لە قۆناغەکانە لە ئیبتیدایی و تا سانەوی ینی هەر بەردەوام لە کاری هونەری تاکو لە ساڵی 2012 چوومە کۆلیژی هونەر ئیتر لەوێ زیاتر توانەکانی خۆم دۆزیەوە. ئەمیش تقریبا هەر لە مناڵیەوە لەگەڵ ئەنی کارە شێوەکاریەکەم ینی بەتایبەت شمشاڵ سەرەتا بەمە دەستم پێکرد بە شمشاڵ کە بە حەکویەوەی منتیقەیەمە لە هەورامانایە ئەویش بۆی پیاوە قەدیمە کۆنەکان لە هاوارانی ئەم بینی شمشاڵیان لێدا ئیترانی هەر حەزم لێ بوو کە فێری ئامێری شمشاڵ بم ئیتر بەرەبەرە کە فێری ئەو فێری باڵەوانیش بووم ئیتر بەرەبەرە فێری سازیش بوو. شاهین ئایدێن کوردێکی خەڵکی باکووری کوردستانە کە نووسەریشە بەڵام ئەو لە منداڵیەوە لەگەڵ باوکو دایکی باکووری بەجێهێشتە و ئێستا لە وڵاتی ئەڵمانیا دەژیت بەڵام هەر لە منداڵیشەوە خولیای بەخێوکردنی مێشهەنگی هەبووە ئێستا کە وەکو پەنابەر لە ئەڵمانیا دەژیت مێشهەنگ بەخێو دەکات ئەویش بۆ ئارامبوونەوەی مێشکی و بەسەربردننی کاتەکانی توانیویشیدی لە کارەکەیدا سەرکەوتوو بێت ئەو هەرچەندە کە زمانی کوردی بەباشی نازانێت بەڵام لە سەرجەم بۆ نەنەتەوەیەکاندا بەشداری دەکات. Mehlblumen kaputt. Heute sieht das super aus. ئەمڕۆ ڕۆژێکی خۆش و تایبەتە. هەتاوەکە گەرمایەکی خۆشی هەیە. مێشەکانیش دڵخۆشن. کەش و هەوایەکە لە بارە بۆ کۆکردنەوەی تۆ و دار و گوڵەکان. بەڵێ، من ناوم شاهین ئایدنە. لە کوردستانی تورکیاوە هاتووم. ئەو کات تەمەنم 6 ساڵان بوو کاتێک لەگەڵ دایک و باپیرم کاری مێشەنگوینیمان دەکرد لە کوردستان. مێش و کوارجی هەنجوین لە سەدەی 19ەوە هەمان بووە. ئەو کارە بەشێکی سەرەکی ژیانمان بووە. هەر کاتێک لەگەڵیان بم بیر لە داک و باپیری خۆم دەکەمەوە. چونکە منداڵیم هەر لەگەڵ ئەوان بووە و بەو کارەوە بووین. Dann denke ich mehr an meine Großeltern. Ich schreibe letzten Zeiten نزیکەی 8 ساڵە بە فەرمی دەستم بە نووسین کردووە. لەو کاتەوە لە شارەوانی کارم دەکرد چەندین بابەت لە دیرۆکی ئەڵمانی و پەیوەندیەکانی لەگەڵ دراوسێکانم بڵاو کردەوە. بە تایبەت دەربارەی سەردەمی حکومڕانی نازیەکان و پاشماوەکانیان. ئێمە پرۆژەی دانانی بەردی قوربانیانی جەنگماندانەوە. هەروەها پرۆژەی هۆشیاری و بڵاوکردنەوەی نووسرا و دژی نەژادپەرستیمان بڵاو کردوتەوە. بێجگە لە نووسی من کاری فۆتۆگرافیشم کردووە. لە ناوەڕاستی سیەکانی تەمەنم. دەستم پێکرد و زیاتر لە 100 وێنەی پرۆفیشناڵی بەناوبانگم سرکاندووە. بابەتی وێنەکان بریتی بن لە 2 کولتور لە یەک نیگاردا. وێنەکانم زیاتر لەسەر کوردستان و ئەڵمانیا و پێشانگام لە وڵاتی ئەڵمانیا، هۆڵەندا و کوبا و فەڕەنسا کردوتەوە. Kurdistan, Deutschland, Holland, da ist auch gemischt, war es. Die habe ich auch in Kuba ausgestellt, Frankreich, Holland, in Deutschland. Das kurdische Volk ist ein unterdrücktes Volk. گەلی کورد ژێردەستێ و ئێمەش بە زۆرە ملێ بۆ ئەڵمانیا نێردراوین. ئەو کاتە من منداڵ بووم.
پاشان لێرە لەگەڵ پارتی چەپی ئەڵمانی کارم کرد. تەمەنم 14 ساڵان بوو. لە ساڵی 1997ەوە بوو بە ئەندامی شارەوانی لەسەر لیستی ئەو پارتە و ئەو دەرفەتەم قۆستەوە بۆ گەیاندنی کێشەی کورد بۆ شارەوانی و هاوڕێکانم. linken Partei und dazu habe ich zum Beispiel warten auf Eingerechtigkeit. بۆ نمونە ئەم پەرتوکە چیرۆکێکە بە ناوی چاوەڕێی لە یەکسانی لەسەر ئەو کەسانەی کە خەڵکی شاری بۆ ترۆپن و لەگەڵ نازیەکان وەکو پۆلیس یان هێزی نهێنی کاریان دەکرد. پاڵەوانی چیرۆکەکە کەسێکە بە زۆر لە ئەڵمانیەوە دوورخراوەتەوە بۆ دەرەوە کە خۆی خەڵکی شاری ئەسن بووە. Jüdischen Rechtsanwalt, der auch in Exil musste in Hitlers Zeit. Wie ihr seht, das ist meine Bibliothek. Mehrheitlich lese ich auf Deutsch, weil ich... وەکو ئێوە دەبینن ئەمە پەرتوخانەی منە کە زۆربەی پەرتوکەکان بە زمانی ئەڵمانیە چونکە من لێرە گەورە بووم و زمانی یەکەمم بۆ ئەڵمانی. بێگومان زمانی دایکشم بێبەش نییە لێرەدا. بۆ نمونە لێرە گۆڤاری بیرنەبوونە کە کوردانی ئاناتۆلیا دەری دەکەن و منیش بابەتم تێدا هەیە و هەروەها بابەتشم وەرجراوتە سەر زمانی کوردی. بە هیوام لە پاشە ڕۆژدا بەرهەمی زیاتر و باشترم هەبێت. ئەوە ئامانجی منە هەروەها شتی باش بۆ گەلی خۆم و کوردیش بکەم لێرە لە ئەڵمانیا و دووبارە من سوپاستان دەکەم. In Deutschland und ich bedanke mich für eure Aufmerksamkeit. Spaß دکم. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.